تەواوکەری بەشی سیەم کوشتار لە تەبەس. هورومهەب دەرگای گەنجینە و خەزێنەی زێڕووپارەی پەرستگەی مۆر کرد و بەرتاشەکانی سپارد کە ناوی ئامون لەسەر بەردەکانی پەرستگە بسڕنەوە و لە جیاتی ئەوە ناوی ئاتونی لێ بنووسن. دوایی بەهۆی جارچیەکانەوە بە خەڵکیان ڕاگەیان کە ئامون لە ناو چووە و لە بری ئەو ئاتون لە ئەمڕۆ بەدواوە خوای میسرا. خەڵکی لە دوای ئەوەی کە زانیان شەڕ و خوێن ڕشتن تەواو بووە لە خانووەکانیان هاتنە دەرەوە و لە کاتی شەودا تەبەز وەکو ئەو کاتانەی کە ئاسایشی تیابوو بە چراکان ڕووناک بۆوە. بەهۆی گەڕانەوەی ئاسایش و ئاشتی دەستپێکردنی خوایەتی ئاتون جیاوازی لە نێوان سپی و ڕەش نەما و من زۆر جار دەمبینی کە دەوڵەمەندەکان ڕەشپێستەکانیان بانگێش دەکرد بۆ ماڵی خۆیان. هەر ئەو شەوە کە لە گەڕانەوەمدا بۆ ماڵەوە بە شاردا تێپەڕیم دوو ڕووداوم بینی کە فەرامۆشی ناکەم. یەکێکیان ئەوە بوو کە ڕوانیم پیاوێک لە چینی گەورەکان لە کۆڵانێکدا بانگێشتی ڕەشپێستێکی دەکرد کە بێت بۆ ماڵەکەی و لەگەڵیدا نان بخوا. لە ڕووداوی دووەمدا بینیم کە یەکێک لە پاسەوانەکانی ئامون بە برینداری لە قەراغ شەقامێکدا کەوتبوو ناوی ئامونی بەسەر زمانیدا دەهێنا. خەڵکی ڕژانە سەری و مێشکیان بە بەرد پەرژ و بڵاو کرد و ژنەکان لە دەوری لاشەکەی سەمایان دەکرد و هەمان ئەو کەسەی مێشکی سەری ئەو پیاوەی بە بەرد پژان کە بۆچی ناوی ئامون بەسەر زمانیدا دەهێنێ دەڕۆژ بەر لەوە ئەگەر کەسێک جنێوی بە ئامون بدایە دەیکوشت. کاتێک کە بەرەو ماڵ دەچوومەوە ئەو دوو دیمەنەم بینی و سرم بە هەردوو دەستمەوە گرت و کەوتمە بیرکردنەوە، چونکە زانیم کە مەحاڵە خوایەکە بێ کە بتوانێ نەزانی و نەفامی خەڵکی لەناو ببا. دوایی لە جیاتی ئەوە بەرەو ماڵەوە بڕۆمەوە ڕێگەی کلکی تیمساحم گرتە بەر. ئەو شەوە شەوێک نەبوو کە بتوانم بچم بۆ ماڵ، چونکە لە نەفامی جۆرێ مرۆڤ و باوەڕی سستیان زۆر دڵگران بووم. بەرەو مەیخانەی کلکی تیمساح ڕۆیشتم کە بە خواردنەوە و گفتوگۆ لەگەڵ مەریددا دڵی خۆم بدەمەوە. کاتێک گەیشتمە ئەوێ ئەو سەربازانەی کە پاسەوانی مەیخانەکە بوون لە دۆستایەتی من و هورومهەب بە ئاگا بوون. دەورەیان لێدام و وتیان مەرید بە ئێمەی وتووە کە تۆ دەبێ تۆڵەی خۆت لە یەکێک بکەیتەوە لەبەر ئەوەی کە دەزانین لە هاوڕێ دڵسۆزەکانی هورومهەپی، لەبەر ئەوەش کە ئەم مەیخانەیە هی بەندەکەی پێشوت کاپتایە ئامادەین کە تۆڵەت بۆ بسێنینەوە.
لە مەریتم پرسی کە ئایا تۆ بە ئەمانە دووتووە بۆ تۆڵەسەنەوەی من گوێڕایەڵیم بکەن؟ ژنەکە وتی بەڵێ، من لەو باوەڕەدام ئەگەر ئەم شەو تێپەڕێت و تۆ تۆڵەی خۆت لەو ژنە نەسێنیتەوە کە فریوی دایی و بەدبەختی کردی، چیتر ئەم هەلەت بۆ ناڕەخسێ، چونکە لە سبەی نێوە بارودۆخی تەبەز ئاسایی دەبێتەوە، بەڵام ئەم شەو هێشتا نائاساییە و هەر کەسێک لەگەڵ یەکێکی تردا ناکۆکی هەبێ دەتوانێت تۆڵەی لێ بسێنێتەوە. بە سەربازەکانم وت لەگەڵ منداوەرن، بەڵام هۆشیار بن کە ئێوە ئەم شەو فەرمانی هورمهەب جێبەجێ دەکەن. ئەگەر بتانەوێ بە پێچەوانەی فەرمانی ئەوەوە بجوڵێنەوە، سەرتان لە لاشەتان جیا دەبێتەوە. من ئەم شەو تەنها فەرمانی هورمهەب بە ئێوە ڕادەگەیەنم. ئەم قسەیەم کرد بۆ ئەوەی سەربازەکان بترسێن و لە گوێڕایەڵی فەرمانی من سەرپێچی نەکەن. سەربازەکان وتیان دڵنیا بە، ئێمە بە پێچەوانەی فەرمانی تۆ کە دەزانین فەرمانی هورمهەبە ڕەفتار ناکەین. من وتم هەروەها کەس نابێ من ببینێت و بمناسێتەوە. ئێوە بۆتان نییە ناوی من بەسەر دەمتاندا بهێنن، بەڵکو ئەگەر داوای ڕوونکردنەوەیان لێکردن بڵێن کە لەلایەن خوای ئاتوونەوە هاتوین بۆ ئەوەی تۆڵە لە دوژمنەکانی بسێنینەوە. ئێستا کەمێک سەبر بگرن تا کەژاوەیەک دەهێنن و من بە سواری کەژاوە لەگەڵتاندا دێم. کاپتا بەندەکەی پێشووی من یەکێکی بۆ هێنانی کەژاوە نارد و لە دوای کاتژمێرێک کەژاوەیەکی هێنا و سواری بووم و لەگەڵ سەربازەکان بەڕێکەوتین هەتا گەیشتینە دەرگای ماڵەکەی نەفر نەفر. لەوێ بە سەربازەکانم وت لەم خانوەدا ژنێکی لێیە کە لە هەموو ژنەکانی ئەوێ جوانتر و ئێوە بە بینینی یەکەم بە جوانی و شکۆمەندیەکەی دەیناسنەوە. بەمەرجێک لە دوای سیرکردنی ئەو نەهێڵن بە قسەکانی خۆی فریوتان بدا، بڕۆن بیهێنن بۆ ئێرە و ئەگەر خۆی بەدەستەوە نەدا پاژنە نێزەکەی لێ بدەن کە بێدەنگ بێت و بەرگری نەکا، بەڵام نەکەن بەدڕەفتاری لەگەڵدا بکەن. ئەگەر هورمهەب بزانێ کە ئێوە لەگەڵ ئەم ژنەدا بەدڕەفتاریتان کردووە و جوانیەکەیتان شێواندووە، هەمووتان دەکوژێ. لە ناو خانوەکەی نەفر نەفر دەنگی ساز و ئاواز دەهاتە گوێ و هەندێ لە میوانەکانی ئەو سەرخۆش بوون و بەردەوام دەیان شیڕاند. کاتێک کە سەربازەکان لە دەرگایاندا خزمەتکارەکانی ئەوێ نەیانویست دەرگایان لێ بکەنەوە، چونکە وەیان دەزانی کە ئەو سەربازانە توانای پارەدانیان نییە. بەڵام سەربازەکان بە زۆر چوونە ناو خانوەکەوە و ئەوانەی کە لە ماڵەکەدا بوون هەڵاتن. ئەوەندەی پێنەچوو کە یەکێک لە سەربازەکانم بینی نەفر نەفری لە پارچەیەکی ڕەشەوە پێچا بوو بۆ کەژاوەکەی منی هێنا. کاتێ پارچە ڕەشەکەم بینی وەم زانی مردووە و سەربازەکان لاشەکەیان بۆ هێناوەم، بەڵام لە دوای ئەوەی کە ژنەکەیان لە کەژاوەکەدا لە تەنیژمنەوە دانا لێم ڕوانی بۆم دەرکەوت کە زیندووە، بەڵام لە هۆش چووە و وەکو جاران جوانە و سەرەتاشراوەکەی ئەدرەوشایەوە. هەر یەکە لە سەربازەکان کەمێک پارەم پێدان و ئەوانم ئیزندا و مەبەستم ئەوە بوو کە نەزانن من بۆ کوێ چم. ئینجا بە بەندەکانی کەژاوەکەم وت من ببەنە خانوەکەم کە لە شەقامێکی نزیک پەرستگای خوای پێش و ئامونە. ماڵی من لەوێ نەبوو، بەڵام دەمویست ناونیشانی نادروست بدەمە بەندەکان و دوای ئیزنیان بدەم. لە شەقامێکی نزیک پەرستگا کەژاوەکەم ڕاگرت و بە بەندەکانم وت دای بنێن و خۆم لە کەژاوەکە هاتمە دەرەوە و نەفر نەفرم لە کەژاوەکە دەرکرد.
کە لە پارچەیەکی ڕەشەوە پێچا بوو، کرەی بەندەکانمدا و ئیزنمدان. لە دوای ڕۆیشتنیان نفرم هەڵگرت کە هێشتا بێهۆش بوو، بەرەو خانەی مەرگ بەڕێکەوتم. لە دوای ئەوەی گەیشتمە ئەوێ لە دەرگامدا و چەند کەسێک لە کاهینەکانی خانەی مەرگ هاتن و دەرگایان لێ کردمەوە و هەرکە بینیان من بەڕواڵەت مردوویەکم هێناوە، دەستیان بە جنێودان کرد و وتیان مەگەر ئەم ڕۆژانە پیشەکەی ئێمە ڕەواجی نییە کە تۆش مردوومان بۆ دەهێنی. من وتم ئەم مردووە کە من بۆم هێناون لەگەڵ مردووەکانی تردا جیاوازە، وەرن سەیریکەن. کرێکارەکانی مۆمیاکردنی مردووەکان مەشخەڵیان هێنا و کاتێ سەیری نفریان کرد بە جۆرێک خۆشحاڵ بوون کە پێکەنین و من لە دوای چەند ساڵ کە گوێم لە پێکەنینی کرێکارەکانی ئەوێ نەبوو لە دەنگی پێکەنینیان هاتمە لەرزە. یەکێک لەوان لە نفر نزیک بۆوە دەستی خستە سەرسنگی و وتی پەنا بە ئامون، ئەم ژنە هێشتا گەرمە. وتم ئەگەر دەتانەوێت بە ئاسوودەیی کارەکەی خۆتان بکەن، کەس گرفتان بۆ دروست نەکا، ناوی ئامون مەهێنن، چونکە خوای ئامون ئیتر نەماوە و لە جیاتی ئەو ئەمڕۆ ئاتون لە میسردا خوایەتی دەکا. بەڵام ئەم ژنە بە شێوەیەک کە دەیبینن گەرمە و من بە ئێوەی دەسپێرم کە بەباشی پارێزگاری لێ بکەن و بە جۆرێک لەشی مۆمیا بکەن کارگیز تێک نەچێت و ملوانکەی زێڕ و گەوهەرەکانی ئەو بۆ کرێی ئێوە بەسا. کاتێ خزمەتکارەکانی خانەی مەرگ زانیان ئەو ژنە زیندووە، تێگەیشتن کە من چی دەڵێم و یەکێک لەوانە وتی ئەگەر من بزانم کە تۆ ئەی پیاوی نەناسرا و شوێن کەوتووی خوای نوێی میسری، منیش ستایشی خوای تازە دەکەم، چونکە لەو ڕۆژەوە کە خۆم ناسیوە لێرەدا ژیان بەسەر دەبەم و هەمیشە کاتەکانی خۆم لەگەڵ ژنە مردووەکاندا بەسەر دەبرد کە لە زستان ساردترن و هەرگیز ڕووی نەداوە ژنێکی زیندوو لە باوەش بگرم و ئێستا بە پیرۆزبوونی تۆ من و ئەمانەی ئێرە دەتوانین لەگەڵ ژنێکی زیندوودا دابنیشین و دڵنیابە تا ماوەی 70 جار 70 ڕۆژ لێرە دەیهێڵینەوە و ئەگەر ڕۆژێکیش ڕامان پێچن کە بۆچی ژنێکی زیندوومان لێرە ڕاگرتووە، دەڵێن ئێمە ئەومان بە مردوو وەرگرتووە. بەڵام لە دوای ئەوەی کە خستمانە ئاو و خوێوە هاتەوە گیان. من دەمزانی کە کرێکارەکانی خانەی مەرگ لە هەموو ژیانیاندا لە خزمەتی مردووەکان بوون، بەهۆی بۆگەنەکەی لەشیانەوە ڕێگەیان نادەن کە بۆ ماڵە گشتیەکانی تەبەز بچن، مەحاڵە کە بێڵن نفر لەوێ بچێتە دەرەوە. بەم جۆرە من تۆڵەی دایک و باوکم لە نفر سندەوە. ئێستا دەڵێم لەگەڵ ئەوەشدا کە تۆڵە سندنەوە وەکو شەرابێک مرۆڤ مەزدەکە، بەڵام مەستیەکە زوو لە ناو دەچێ و نازانم بۆچی لە دوای ئەوەی کە تۆڵە دەسێنرێتەوە مرۆڤ پەشیمان دەبێتەوە و تۆڵە وەرگر بە خۆی دەڵێ کە خۆزگا تۆڵەم لێ نەسەندایەتەوە. ئەو کاتەی نفرم تەسلیمی کرێکارەکانی خانەی مەرگ کرد بۆ ئەوەی دڵی خۆم بدەمەوە، بە خۆمم دەوت کە من ئەم کارم بۆ ڕزگارکردنی گەنجەکانی داهاتوو کردووە، چونکە تا ئەو ڕۆژەی ئەم ژنە جوان و ئازادە گەنجە سادە و تازەکارەکانی وەکو منی لە کاتی گەنجێتیدا بەدبەخت دەکرد. لە دوای ئەوەی کە گەڕامەوە مەیخانەکە مەرید بەرەو ڕووی من هاتوو، دەستی گرتم و داینیشاندم و وتی سینۆها بۆچی غەمباری؟ وتم لەبەر ئەوەی کە ژنەکان هەموو کاتێک دەبنا هۆی بەدبەختی ئێمە و کاتێک کە ئێمە شەیدای خۆیان دەکەن گرفتاری گۆمی چارەڕەشیمان دەکەن و کاتێک کە تۆڵەیان لێ دەکەینەوە دیسان خۆمان بە بەدبەخت دەزانین. مەرید وتی
ئەم شێوە بیرکردنەوەی تۆ لەبەر ئەوەیە کە هێشتا کەسێکت نەدۆزیوەتەوە کە بیەوێ بەختەوەرت بکە. من وتم من لە خواکانی میسر و خواکانی هەموو ئەو گەلانەی کە سەفەرم بۆ وڵاتەکەیان کردووە داواکارم کە من لە مەترسی ئەو کەسانەی کە دەیانەوێت بەختەوەرم بکەن بپارێزێ، چونکە فیرعەونیش دەیویست گەلی میسر بەختیار بکە. ئێستاش بۆنی لاشەی کوژراوەکان تەبەسی هەراسان کردووە. لەم کاتەدا مەرید پەیمانەیە کلکی تیمساحی دایە دەستم و وتی بنۆشە. ئەم جۆرە بیرکردنەوەیە ئازارگەیەنەرە لە خۆت دوور بخەرەوە. کلکی تیمساحەکەم نۆشیەوە و هەر ئەوەندە لە قورگم چووە خوارەوە هەستم کرد بیرکردنەوەکەم گۆڕا و چیتر بیرم لە نەفر نەکردەوە، بەڵکو لە بیری مەریددا بووم. پێم وت مەرید من ئەم شەو پێویستم بە تۆیە، چونکە تۆڵە سەننەوەم لەو ژنە ئیتر حسابی منی لەگەڵ ژنەکاندا پاک کردەوە. مەرید وتی سینۆها ئەگەر دەتەوێ بزانی کە ژنێک تۆی خۆش دەوێ یان نا، ئەو ژنە بەهۆی زێڕ و پارە یان ئەو دیاریانەی کە لە داهاتوودا دەبێ بیدەیتێ تاقیب کەرەوە. لەوانەیە ژنێک ئەمڕۆ زێڕ و پارەت لێ نەسێنێ، بەڵام لەگەڵتدا ڕادەبێرێ بۆ ئەوەی لە داهاتوودا دیارەکی گەورەت لێ وەربگرێ یان وەکو نەفر فریوت بدا. لەبەر ئەوەی کەوتوویتەتە داویەوە ناچارت بکە هەموو شتێکی خۆتی بدەیتێ و تەنها هۆی هەڵسەنگاندنی خۆشەویستی ژن بەرامبەر بە پیاو ئەوەیە کە نە ئەمڕۆ زێڕ و زیوت لێ وەربگرێ و نە چاوەڕوانی ئەوەش بێ کە لە ئایندەدا شتێکی بدەیتێ. ئایا تۆ لە ڕابردوودا تووشی ئەم جۆرە ژنە بوویت ئەو ئامادە بوو کە بەبێ ئەوەی داوای شتی لێ بکەی ببێتە هاوسەری تۆ؟ من وتم بەڵێ، من لە ژیانمدا لەگەڵ ژنێک ئاشنایەتیم پەیدا کرد کە زێڕ و پارەی لێ نەدەویستم، بەڵام ئامادە نەبوو ببێتە هاوسەرم. مەرید وتی کەواتە ئەو ژنە تۆی خۆش نەدەویست. من وتم ئەو خوایەکی خۆش دەویست ئەیوت دەبێ کچێنیەکەی خۆم پێشکەش بەو خوایە بکەم. مەرید ئەو شەوە منی بردا یەکێک لە ژوورە تایبەتیەکانی مەیخانەکە و حەسیرەکەی خۆی بۆ ڕاخستم کە لەسەری بوونم. بۆچی پیاوەکان کاتێک کە ژنێکیان خۆش دەوێ ئیتر خۆیان لەبیر دەکەن و ئەگۆڕێن و نایهێننەوە یاد کە لە ڕابردوودا لەگەڵ یەکێک پەیمانیان بەستووە کە لەگەڵ هیچ ژنێکدا کۆ نەبێتەوە؟ ئایا کەس هەیە بتوانێ بڵێت کاتێک کە ژنێکی میهرەبان و دڵسۆزی بینی و ڕوانی کە ئەو ژنە بەبێ هیچ مەبەستێکی مادی دەبێتە هاوبەشی شادی و پەژارەی ئەو پەیمانەکەی کە لە ڕابردوودا بەستوێتی بەدەستی فەرامۆشی نەسپێرێ؟ لەگەڵ هەموو ئەم شتانەشدا باوەڕ ناکەم من پەیمانەکەی خۆم لەگەڵ هاوسەرم میناشکان دەبێ کە ژیانی خۆی پێشکەش بە خواکەی خۆی کرد. من وا بیر دەکەمەوە کە چۆن ڕۆن گڕی لاواز بەهێز دەکا، ژنی جوانیش ئاگری پیا و بەڕادەیەک هەڵدەگیرسێنێ کە لەو گەرمیەدا هەموو ئەو پەیمانانەی کە لە ڕابردوودا لەبارەی ژنەوە بەستوێتی دەیسووتێنێ. هەرچەندە لەگەڵ مەریددا بە میهرەبانی خۆی دڵە خەمداگرتووەکەمی شادمان کرد، لە تەنهاییدا دەری دەکردم باسم لە پەیمانێکی نوێ دەکرد، بەڵام من ئەو ژنەم مینە هەمیشە لە یاد بوو. من لەو ئەندێشەیەدا بووم کە ئەگەر ڕۆژێک فیرعەون بە من بڵێ تۆ زانستەکەی خۆت بدە بە من و پیاوێکی نەزان بە و من لە بری ئەوە تاجی پاشایەتیەکەی خۆمت دەدەمێ، من بە مامەڵەیە ڕازی نەدەبووم، چونکە دەمزانی کە بە نەزانی ژیان بەسەر بردن هیچ بایەخێکی نییە، ئەگەرچی مرۆڤ فیرعەونیش بێ. بەڵام ئەگەر مەرید بە منی بووتایە زانستەکەی خۆتم بدەرێ و لەمە و بەدوا پیاوێکی نەزان بە،
من لە جیاتی ئەوە هەموو شەوێک لەگەڵ تۆدا دەبووم، من بەم ئاڵ و گۆڕە ڕازی دەبووم، چونکە دەمزانی کە گەورەترینی بەختەوەریەکان پێکەوە ژیانە لەگەڵ ژنێک کە پیاوەکە ئەویش پیاوەکەی خۆش بوێ. ئەو شۆ بیرم لەوە دەکردەوە کە بەبێ سوود بە دەریاکاندا سەفەرم کرد و بە خۆڕایی بۆ سووریا و بابل و هاتی و کریت ڕۆیشتم کە لەو وڵاتانە بەختەوەری بەدەست بهێنم، چونکە بەختیاریەک کە من بە شوێنی داوێڵ بووم، نە لە دەریا بوو، نە لە بابل و نە لە هاتی و نە لە شوێنەکانی تر، بەڵکو ئەم بەختەوەریە کات بەسەربردن بوو لەگەڵ ژنێک کە لە شارەکەی خۆمدا، واتە لە تەبەز دەژیا. بەڵام دەبێ ئەوەش بڵێم کە مرۆڤ دەبێ بە دەریاکاندا سەفەر بکات و وڵاتانی تر ببینێ بۆ ئەوەی بزانێ کە ئەو بەختەوەری بە دوایدا دەگەڕێ، لە شوێنەکانی تر دەست ناکەوێ، بەڵکو لە نیشتیمانەکەی خۆیدا هەیە. هەتا مرۆڤ بەهۆی ڕێپێوان بەو جۆرەی کە من لە بابل لە کاتی هەڵاتنم لەوێوە بە پێڕۆیشتم ماندوو نەبێ، قەدری دانیشتن و پشودان نازانێت و دەستکەوتی بەختەوەری لە ژنێک کە پیاوەکەی خۆش بوێ پێویستی بەوەیە کە مرۆڤ بەر لەوە بێبەشبوونی چێشت بێ. بەیانی کاتێک کە لە خەو هەڵسام مەرید بە پێکەنینەوە وتی سینۆها، ئەگەر من لە بەرزێر و پارە تۆم خۆش بویستایە، پێویستم بە کانزای تۆ بوایە، ئەموت من لێرە بەرەوە بۆ ماڵی خۆت بۆ ئەوەی بتوانم لەوێ بە ئاسوودەیی بژیم، بەڵام من پێویستم بە پارەی تۆ نییە، تۆم لەبەر پارە و زێر و زیو نابێت و هەر ئەوەشە کە لێرە دەمێنمەوە. من وتم مەرید، ئەگەر تۆ منت خۆش دەوێ بۆچی نایی بۆ خانووەکەی من کە هەمیشە لەوێ بمێنیتەوە؟ ئەو وتی من لەبەر دوو هۆ نایەمە ماڵی تۆ، یەکەم لەبەر ئەوەی ڕەواجی ئێرە بەستراوە بە من، چونکە تەنها من دەتوانم نۆشابەی کلکی تیمساح دروست بکەم و نهێنی دروستکردنی ئەم خواردنەوەیە نادرکێنم بۆ ئەوەی ڕکەبەری بازرگانیم نەبێ، لەبەر ئەوە ناتوانم لێرە بڕۆم و لە ماڵی تۆدا نیشتەجێ بم. هەروەها تاقی کراوەتەوە کە ئەو ژن و پیاوەی بەبێ پێویستی مادی یەکتریان خۆش دەوێ، وا باشترە لە دووری یەکتری بژین بۆ ئەوەی هەرگیز ئاگری خۆشەویستیەکەیان خامۆش نەبێ. من ئەگەر لە ماڵی تۆدا بمێنمەوە، لە دوای تێپەڕبوونی یەک یان دوو وەرز وەکو یەکێک لە کەلوپەلەکانی ماڵی تۆم لێ دێت و تۆ لە دوای ئەوەی دەیتە ماڵ حەز ناکەی سێری من بکەی، بەڵام ئەگەر لە دووری یەکتر بژین تۆ هەمیشە منت خۆش دەوێت.